سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئەمڕۆ 15 یانزەی 2020 ڕێکخراوی نەگەل لە درێژەی کار و چالاکی هونەری و ڕۆشنبیرەکانی خۆیان پێشەنگایەکی کتێبی بەناونیشانی با بە عشقی ئازادی و پەرتوک بخوێنینەوە پێشکەشەکات بۆ ماوەی 3 ڕۆژ واتە تا هەفتەی مانگ ئێمە لە هۆڵی تەواری شاری سلێمانی بەردەوامە بینە پێشانگامان. بەڕێزانە و پێشەنگای کتێبە لەلایەن دەستگاکانی ڕۆشنبیری ئەندێشە، پەرتوخانەی ڕۆمان، پەرتوخانەی ماد و چەندین چاپکراوی تر ئامادە کراوە بۆ خوێنەرانی شاری سلێمانی و دەوروبەری. دەمانەوێت بڵێن زۆر سوپاسی هۆڵی تەوار و ماڵی سۆفی کەریم و ئامادەبوونی ڕاگەیاندنەکان و لایەنە پەیوەنددارەکانەکەین بۆ هاوکاریکردنمان. سوپاسی هەموو هاوڕێیانەمانەکەین کە بەم پێشەنگای کتێبەوە ماندوو بوون. هەمومان ئەزانین لە ڕۆژگاری ئەمڕۆ بە تایبەتی لە باشووری کوردستان و بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوێنیشە لە سەرتاسەری دنیای شاتوانین بڵێن هەژمونی تەکنەلۆژیا و هەژمونی شەڕ و کوشتار و ئەو هەموو ماندووبوون و قەیرانە سیاسی کۆمەڵایەتیانەی کە هەیە وای کردووە کۆمەڵگە بەگشتی و بە تایبەتی جیلی گەنج لە خوێندنەوە داببڕێن و ئەمانەش کاریگەریان کردوتە سەر چارەسەری قەیرانە کێشە قەیرانە سیاسی و ئابووری کۆمەڵایەتەکان. بۆیە بێگومانین کە یەکێک لە ڕێکارە هەرە گرنگەکانی پەروەردەیکردنی کۆمەڵگە کتێبە و لەو چوارچێوەیە ئێمە بە ئومێدی ئەوەی کە بتوانین هاوشان لەگەڵ ئەو چالاکیانەی تر کە بۆ ڕۆشنبیری کۆمەڵگە بەڕێوە ئەچن لە نێو کۆمەڵگە پێشەنگای کتێبمان بەڕێوە بردووە بۆ بتوانین سوود بە کۆمەڵگەکەمان بگەێنین. سپاسان دەکەم ئەگە ئەوڕۆ پێشەنگایەتان کردوتەوە بەو خەڵاتەوە. ئەمنۆکی داکی شەهیدێکی باکوورم زۆر سپاس دەکەم ئەگا بە پێناو کوردستاندا شەهید بووە و شانازی پێوە دەکەم و زۆر مەمنون و ئێوەش دەستخۆشتان لێ دەکەم. زۆر شانازی پێوە دەکەم، زۆر سەربەستم سەربەرزم ئەگا کوڕەکەمان لە پێناو ئەو کوردستانەدا شەهید بووە. هەز دەکەم زۆر ئەو داگیرکەرانە نەمێنن، شەڕی ناو خۆمان نەبێ، هەموو یەک بگرن، دەست یەک بگرن و نێڵن خەڵکانی خوێڕژ و تیرۆر و ئەوانە بێنەما ناومان. زۆر سەربەستشم سەربەرزم و بەو شەهید بوونەشیەوە.